هاوکات لەگەڵ نیشتنەوەی فڕۆکەکەی ئاشتون کارتەر وەزیری بەرگری ئەمریکا لە بەغدا پێشمەرگە لە دووری 10 کیلۆمەتر لە شاری مووسڵەوە ئۆپراسیۆنێکی لە دژی چەکدارانی داعش ئەنجامدا. ئەم بەرەو پێشچوونەی هێزی پێشمەرگە دوای ئۆپراسیۆنەکەی کۆتایی مانگی ڕابردووی سوپای عێراق دێ لە سنووری قەزای مەخمور کە هەرچەندە نزیکەی 2 هەفتەی خایاند بەڵام هیچ سەرکەوتنێکی بەدەست نەهێنا. پێش دەچێت ئەنجامدانی ئەو ئۆپراسیۆنە لەم کاتەدا لەلایەن پێشمەرگەوە گەیاندنی ئەو پەیامە بێت بە واشنگتن کە پێشمەرگە تاکە هێزی ڕێکخراوەی ئامادەیە بۆ کۆنتڕۆلکردنەوەی مووسڵ و دەبێت ئەمریکاش مەرجەکانی کورد بۆ بەشداریکردن لە ئۆپراسیۆنەکەدا قبول بکات. لە دانوستانەکانی چەند مانگی ڕابردووی نێوان بەرپرسانی کورد و ئەمریکادا پرسی کۆنتڕۆلکردنەوەی مووسڵ تەوەری سەرەکی دانوستانەکان بووە. سەرباری ئەوەی چەندین جار بەرپرسانی کورد ئامادەی خۆیان دەربڕیەوە بۆ بەشداریکردن لە شەڕی مووسڵدا، بەڵام وەک لە لێدوانی بەرپرسانی هەرێمدا دەردەکەوێت جۆرێک لە دوودڵی یان خودمەرجدانان لەلایەن کوردەوە هەیە بۆ بەشداریکردن لە شەڕی مووسڵدا. کۆتایی هەفتەی ڕابردوو بارزانی لە کۆبوونەوەکەیدا لەگەڵ شاندێکی ئەمریکی ڕایگەیاند بەر لە دەستپێکردنی ئۆپراسیۆنی کۆنتڕۆلکردنی مووسڵ دەبێت ڕێکەوتنێکی سیاسی هەبێت سەبارەت بە قۆناغی دوای کۆنتڕۆلکردنەوەکە و چۆنێتی بەڕێوەبردنی شارەکە. بە وتەی سەفیندزەی وتەبێژی حکومەتی هەرێم مەبەست لە ڕێکەوتنی سیاسی ئەوەیە کە دەبێت گەرنتیەک هەبێت بۆ گەڕانەوەی هاوڵاتیانی ئێسدی و شەبەک و مەسیحەکان و پێکهاتەکانی دیکە بۆ شوێنەکانی خۆیان و هەموو لایەنەکان لە بەڕێوەبردننی شارەکەدا بەشداریان پێ بکرێت. ئەمەش دەبێت بە هەماهەنگی هەرێم و بەغدا و هاوپەیمانان بێت. هەرچەندە باس لەوە دەکرێت کە پلانێک بۆ ئۆپراسیۆنی کۆنتڕۆلکردنەوەی مووسڵ هەیە، بەڵام بەپێی لێدوانی بەرپرسانی هەرێم کەم و کوڕی لە پلانەکەدا هەیە و پرسیاری سەرەکیان ئەوەیە چ لایەنێک ئۆپراسیۆنەکە بەڕێوە دەبات، حکومەتی عێراق یان هاوپەیمانان. جگەلەوەش پرسیاری ئەو هێزانە دەکەن کە بەشداریان پێدەکرێت لە ئۆپراسیۆنەکەدا. هەرچەندە هەرێم بە فەرمی ڕای نەگەیاندووە، بەڵام پێدەچێت بەرپرسانی هەرێم هاوشێوەی سوننەکان لە بەشداری پێکردنی هێزەکانی حەشتی شەعبی نیگەران بن. جگەلەوەش لە ناو هەرێمدا بەرپرسانی پارتی نیگەرانن لە بەشداری پێکردنی هێزەکانی پەکەکە و ئەو هێزە خۆجییانەی نزیک لە پەکەکە کە لە شەنگال ئامادەکراون. پەکەکە تا ئێستاشی لەگەڵدا بێت پێداگری لەسەر بەشداریکردن لە شەڕی مووسڵ دەکات. پارتیش وەک ڕکابەرێکی پەکەکە نیگەرانە لەوەی بەشداری پێکردنی پەکەکە پێگەی ئەو هێزە لە شەنگال و ناوچە سنوورەکانی نێوان عێراق و سووریا بەهێزتر بکات. پێدەچێت یەکێکی دیکە لە مەرجەکانی هەرێم بۆ بەشداریکردن لە شەڕی مووسڵدا هاوکاریکردنی دارایی هەرێم بێت لەلایەن ئەمریکاوە. ڕۆژنامەی واشنگتن پۆست بڵاوی کردوێتەوە شاندەکەی هەرێم کە بەسەر پرشتی قوبات تاالبانی لە ئەمریکایە بە بەرپرسانی پنتاگۆنیان ڕاگەیاندووە کە پێدەچێت پێشمەرگە نەتوانێت بەهۆی قەیرانی داراییەوە بەشداری لە شەڕی مووسڵدا بکات و داوایان کردووە ئەمریکا مانگانە 200 ملیۆن دلار بداتە هەرێم، بەڵام بەرپرسانی پنتاگۆن پێشنیازی 50 ملیۆن دلاریان کردووە، هەرچەندە تا ئێستا کۆشتی سپی لەو بارەیەوە هیچ بڕیارێکی نەداوە. یەکێکی دیکە لە نیگەرانەکانی هەرێم لە شەڕی مووسڵدا ئەوەیە بەهۆی ئۆپراسیۆنەکەەوە ژمارەیەکی زۆری دانیشتوانی مووسڵ ئاوارەی هەرێم بن و بەهۆی ئەوە هێندەی تر قورسایی دارایی بکەوێتە سەرشانی هەرێم.